دەچینە کفری لەوێ لەگەڵ قایمقامی قەزای کفری قسە دەکەین ساهر عەلی بۆی کە بزانین ئەو پرۆژانی کە لە ئێستادا چوونەتە بواری جێبەجێکردنەوە چ پرۆژەیەکن و لە چ ئاستێکان واتە کۆتاییان پێ هاتووە یاخود هێشتا لە سەرەتاکانی دەستپێکردنی پرۆژەکان سڵاو لەبێت و ئەم کاتە و باش پێمان بڵێ کە لە ئێستاە ئەو پرۆژانی کە دەستی پێکراوە ئەو پرۆژانە چین هەروەها لە چه ئاستێکان لە ئێستاە کاک ساحر بەیانیت باش بەیانیتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بەڕێزن دیارە ئێمە دیارە دوای سەردانی بەڕێز خوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت کە ساڵی 2024 مانگی چوار بەڕاستی هەنگاوەکان خێرا کرا بۆ خزمەتگوزاری و جێبەجێکردنی پرۆژەکان لە شاری کفری تاپان ئەم پرۆژانە تایبەت نییە بە سێکتەرێکەوە چەند سێکتەرێکی لە خۆی گردووە یەکێ لە سێکتەرە گرنگەکان ئەوەیە کە قیرتا و سەبکردن و ڕێگەسازی ئەتوانین بڵێن کە بەم قەیرانی داراییە کە بەرۆکی هەرێمی کوردستانی گردووە و کێشەی تەمویلی پرۆژەکان هەیە لە هەموو هەرێمی کوردستان بەڵام ئێمە توانیمانە لە شاری کفری تاوان بە هاوکاری هەموو لایەک بە ئیداری گەرمیان بەرەوەتە گشتیەکان کە لە سنووری ئیداری گەرمیانن وزارەتە معنیەکان زیاتر بە چاودێری نووسنگی بەڕێز خوبا تاڵەبانی لە گەرمیانە ئەم پرۆژانە جێبەجێکرانە ئەوەی شەکاتوانین بڵێن هەنگاوێکی زۆر باش نراوە بۆ خزمەتکردنی شاری کفری یەکێ لەو پرۆژە گرنگانە کە قیرتاوکردنی ڕێگەی کفری خەرەبڵاغە ئەوەشە تقریبن بە بڕی 7 میلیارد دینارە کە تەواو بۆ ئیشەکانی تقریبن لە 90 پرۆژەی تر لە ناو گەڕەکەکان گەڕەکی ڕاپەڕین بە ملیاری و نیمێکە تقریبن ئەوەش تەواو چۆتە بواری خزمەتی هاوڵاتیانەوە جووتسایدی گەڕەکی شۆڕشە جووتسایدی گەڕەکی هەواری نوێیە لە بەنداوەکە پرۆژەمان هەیە یعنی لە سێکتەرە جیاوازەکان ناتوانین بڵێن لە بواری کارەبامە بە بڕی 5 میلیارد دینار پرۆژەمان هەیە لە دروستکردنی باخچە و حەدیقە و زیادکردنی ڕێژەی سەوزایی و با بڵێن تەعمیرکردنی شوێنەواری گشتیەکان بەڕاستی یاسا توانن بە بەرچاوی خۆتانش ببینن کە لە هەموو جێگەیەک لە هەموو شوێنێک لە شاری کفریە کارەکرێ. بەڵێ کاک ساحر وەک خۆت ئاماژەت پێکرد لە ئێستادا چەند پرۆژەیەک تاو بووە لە شاری کفری و چەند پرۆژەیەشی تریش ئێستا کاری تیاکرێت هەڵبەت دوک پێشتر باسمان کرد کە کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی ڕاستەوخۆی هەیە لە جێبەجێکردنی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەت چ لە کفری بێت چ لە ناوچەکانی گەرمیان یاخۆت هەرێمی کوردستان بێ بەبێ جیاوازی ئەو پرۆژانەی ترچین کە لە ئێستادا جێبەجێ ئەکرین یاخود تەواو نەکراون. ئێمە لێت ناشارم و هەندێک پرۆژی گرنگمان هەیە لە ناو شاری کفریە ئەوەیشە کە لەسەر بودجێ پترۆدۆلارن کە ڕۆژانە هاوڵاتیانش کە سەردانی ئێمە ئاکەن و بۆ جێبەجێکردنەوە پرۆژە تاوان ئەم پرۆژانە بەشێک لە ئیش و کارەکانیان تاوا بوون کە لە 2014ەوە تەوەقف عەمەل و کارەکانیان ڕاگیراوە ئەوشە بۆ هۆی ئەو قەیرانی داراییە کە ئەو کاتە کە کێشەی موچە دروست بوو لەگەڵ عێراقا ئەم پرۆژانە ئێستا هەموو موافقاتی ئیداری و قانونی و شتەکانی هەمووی تاوا بووە چاوەڕوانین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێ بدا لەم پرۆژانە لەبەرەوە 4 گەڕێکی کفری کە ئیمام محەممەدە ئازادیە شەهیدانە ئەمبەگیە ئەم 4 گەڕەکە سوودمەنە بێ لەو پرۆژەیە کە قیرتا و سەبکردنی ناو کۆڵانەکانە و دروستکردنی پارک و زیادکردنی ڕێژەی سەوزاییە طبعا لەبەر نەبوونی تەمویل لەبەر نەبوونی تەرخانکردنی بودجە و بۆم قەیرانە کارەکانی کەمە تاخیر بووە هاین لە گفتوگۆیە چەند زار کۆبوونەوە کراوە لەسەر ئەو ئاستا کە ئەو پرۆژانە کاری تیا بکرێت بەڵام بۆ ئیمساڵ ئێمە پرۆژەی پەرەپێدانی پارێزگا بە تایبەت دووسایدی بەردەم عدادی کفریمان هەیە تقریبان خەمڵێن بە 2 میلیارد دینار قیرتاوکردنی بەردەم گەڕەکی شۆڕشمان هەیە ئەوشە بە بڕی 500 میلیۆن دینارە پرۆژەیەکمان هەیە تەواوکاری بۆ بەنداوی باوە شاسوار کە دروستکردنی کۆرنیش و سەبکردنی دەرچەکەیەتی ئێمە بە تایبەت یعنی ئەمە 2 ساڵە
کۆکو پلانێکمان هەیە بۆ شاری کفری کە گرنگی تایبەتمان داواتە شوێنەوارەکان زایدەن شوێنە گەشتیارەکان. یعنی ئێستا بەنداوی باوە شاسوار بایخێکی تایبەتمانداوە ئەو جێگەیە بەس زیادکردنی نسبەی سەوزایی بەڕاکێشانی کارەبای 24 سەعات پرۆژەی هونەری جوانکاری تەسەورەکەم یعنی ئەو کە بیرمان وایە ئێمە ئەو جێگەیە بکرێتە شوێنێکی گەشتیاری و سرنج ڕاکێش و خەڵک بتوانێت لە دەرەوەی کفری سەردانی ئەو جێگەیە بکە. هەنگاوەکان زۆر باشن بە جوانی ئەڕواتە ڕێوە. ئێمەش یعنی لەم بابەتە کە کێشەی تەمویلی پرۆژەکانمان هەیە نەوەستاوین هەوڵماندا سەردانی ڕێکخراوەکان بکەین. بەڕاستی تەشجیعی هەندێک خێرخوازمان کردە کە بێن لە کفری پرۆژە بکەن. خۆشبەختانە دوان لەو خێرخوازانە کە توانیان بای 2 میلیارد زیاتر پرۆژە جێبەجێ بکەن لە کفری یەکی بەڵێکە قوتابخانەی بای 1.5 میلیۆنێکە ئەوە کەیترش بە خەستەخانەیەکە. بەڵێ کفری بەشێک واتە کفری چەندین بەنداوی جوانی تایەوە جوان لە خۆ دەگرێ و تا چەند توانیتانە ئەم بەنداوانە بکەن بە سیمایەکی جوان و سیمایەکی گەشتیاری بۆی کە سەرنجی گەشتیاران ڕابکێشە بۆ خۆی و هاوڵاتیانیش کە لەو شارە دەژین سوودێکی هێزگار زۆری لێوەربگرن. ڕاستە ئێمە نزیکترین بەنداوەیە کە بەنداوی باوە شاسوارە بەنداوی ئاوەسپیمانش هەیە بەڵام لێت ناشارمەوە ئێمە لەبەر دوورەدەسی و ئەوەی ئاوەسپی ئێستا ئێمە زیاتر تەرکیزمان خستە سەر بەنداوی باوە شاسوار. ئێستا پرۆژەیەک کە سەبکردن و دروستکردنی کۆرنیش بە تقریبا 400 میلیۆن دینار عەفو کاری تێئەکرێ. سەرەڕای ئەوەیشە کە باخچە دروستکردن لە سەروی بەندا و ڕاکێشانی کارەبای 24 سەعاتە و هەندێک پرۆژەی جوانکاری و هونەری کە بەم زوانە ئینشاءڵڵا خرێتە خزمەت هاوڵاتیان و کە سیمایی ئەو بەنداوە ئەگۆڕێ بەڕاستی کە پێشتر چۆن بوو ئێستا چۆنە. پلانمان هەیە کە بەڕاستی بکەینە جێگەیەکی گەشتیاری نمونەیی بۆ شاری کفری و بخرێتە خزمەت هاوڵاتیان کە دەرەوەی شاری کفریش بێن سەردانی بکەن. پلانەکان ئیتر ئاوهایە و بە جوانی ئەڕواتە ڕێوە تەسەورەکەم لەم 2 ساڵە کە باسم کرد هەر بەڕێزیان کاقوبا تاڵەبانی کە هات سەردانی بەنداوی باوە شاسواری کرد بە تەوجیهاتی ئەو با بڵێین کە ئەمەش جێگەیەکە جێگەیەکی جیاوازە ئەبێ خزمەت بکرێ و ئەبێ بکرێتە شوێنێکی گەشتیاری تایبەت. سەرڕای ئەوەش ئێمە بەس شوێنە با بڵێن شوێنی گەشتیاری بەس بەنداوی باوە شاسوار نییە. ئێمە لە ناو شاری کفریە چەند جێگەیەکی تایبەتمان هەیە. ئەوەش جێگەی گەشتیاری مێژوویی با بڵین. یعنی ئێمە سەرای کفریمان هەیە ئەوەیشە کە لەسەر ئەرکی نووسنگی تایبەتی خۆی کە نۆژەنی کردەوە بەبڕی تقریبا 250 میلیۆن دینار ئێستا لە خزمەتی هاوڵاتیانە جێگەیەکی زۆر سرنج ڕاکێشە. زائیدەن لە تەنیشتی سەرایەکەش مۆزەخانەمان هەیە ئەوەشە کە حکوومەتی هەرێمی کورسان نۆژەنی کردەوە ئێستش لە خزمەت هاوڵاتیان ئەوە دروستکردنی ئەو باخچەیە کە بەردەم سەرایەکەیە لە جێگەیەتر باخچە و پارک و ئەمانە دروستەکرێت بە شێوەیەکی گشتی ناوەندی گەنجان لەم فترە نۆژەن کراوە تەعمیر خراوە خزمەتی گەنجانی شاری کفری کە بێتە جێگەیەکی چالێکەکانیان تیا ئەنجام بدەن. مەبەستم لەوەیە لە سێکتەرە جیاوازەکان یعنی لە هەموو سێکتەرێک ئێستا پرۆژەی ئاو پرۆژەی کارەبا نۆژەنکردنی شوێنە مێژوویەکان با بڵێن کە لە پورەکان وەکو خانەکەی داود زەریفە حەمامەکەی کفری خانەکەی کاتەکە سەر هەر باسی شوێنەوارە مێژوویەکانە کرد وەکە زانی کفری بەڵێ وەک کە باسی شوێنەوارە مێژوویەکانە کرد لە شاری کفری شارێکە دەوڵەمەندە بە شوێنەوارە مێژوویەکان و هونەرە جوانەکانیش هەیە لە پەیمانگەی هونەرە جوانەکان هەیە لە شاری کفری. چۆن نەتانتوانێت تاکو ئێستا کارێک بکەن بۆی کە ئەم شوێنەوارە مێژوویانە ببێتە لۆکیشنێکی زۆر باش بۆ دروستکردنی فڵم و شانۆی و کاری هونەری جوان؟ ڕاستە
ئێمە ئێستا پرۆژەیەکان هەیە لە بەنداوی باوەش هاسوار بەشێکی پرۆژەکە هوەریە ئەوانە کە لەوێ کارەکەن و ئیشی تیاەکەن بەڕاستی زۆربیان دەرچووی ئەو پەیمانگەی هوەرە جوانەکانی کفریە بەڕاستی لە کارەکانە لە نۆژەنکردنەوەکە لە هەندێک ئیشی هوەری ساڵانە کە فستیڤالە کرێت لە کفری دوو جار فستیڤاڵی مەقامات کراوە بەڕاستی ینی سوود بینراوە لەو بابەتە ئێمە بە تەماین ئێستا پرۆژەیەکمان هەیە لەگەڵ زانکۆی گەرمیان لەگەڵ زانکۆی سلێمانیش کە ئێمە چۆن بتوانین ئەم شوێنە گەشتیاریەکانی کفری کە حەسر و تەرقیمی بۆ بکەین کە بیخەینە سەر دلیلێک طبع بکرێت بخرێتە خزمەتی هاوڵاتیان و خزمەتی شوێنە ئەکادیمیەکان و لە بەرچاو ئیعلامش بێ یعنی بە وردی بە تەفاسیل کە ئەو پرۆژە بەس لە سلێمانی کراوە بۆ شوێنە مێژوویەکانی سلێمانی ئێمە یەکەم کۆبوونەوەمان کردا ئێستاش ئیشەکان ئینشەڵا بەردەوام لە جنێکی باڵا بۆی دروست بووە کە ئێمە ئەو پرۆژە تەواومان کرد تاوان پرۆژەیەکی زۆر گەورەیە بە وردی تیشکە خاتە سەر شوێنە مێژووی و گەشتیارەکانی کفری ئەو کاتە تەسەورەکەم ئەم جێگانە کە بێتە جێگەیەکی مهم و بایەخ بۆ ئەو شتانەوات و باست کرد دروستکردنی فیلم و هەندێ ینی ئێمە بە تایبەتش ئێستا ملاحەزاکەین هەندێک جار مەثەلاً لە خواری عێراقشۆ پاسەکان و گەشتیارەکان دێن سەردانی شوێنە ئەم شوێنە گەشتیاری مێژوویەکانی کفریەکەن بەڵێ یەواش یەواش کەمەکەمە وای لێکە ئەو شوێنانە تعریفکە بۆ هەموو عێراق باشە کاک سایر مۆزەخانەی کللتوری شارمانەیە لە کفری کاوکارمان کاک سۆران عوسمان سەرپەرشتیەکات چەندین پارچە و ئاسەواری مێشووی گرنگی تێدایە پرسیارەکە من ئەوەیە بیرتان لەوە نەکردوێتەوە کە پارچە و ئاسەوارە مێژوویەکانی سەرجەم ناوچەکانی گەرمیان لەم مۆزەخانەیە کۆبکرێتەوە بۆ پێی ئەم مۆزەخانەیە ناوەندێکی گرنگی ئاسەواری مێژوویە چ لە ڕووی بیناوە بێت یاخود لە ڕووی ئەوەی کە خۆی لە خۆیە شوێنێکی مێژوویە کە ئەمەش کاریگەری ئەبێ بۆ ئەوەی سەرنجی گەشتیار زیاتر بەلای خۆیان ڕابکێشێت خۆی بە واقع حال خۆی کفری کۆنترین قەزایە لە گەرمیانە بەڵێ بە تایبەت کە ئەو شتانە ئەو شتە مێژویانە کە کۆ بۆتە ئەو پارچانە هەمووی لە ناوچەی گەرمیانەوە هاتە بۆ کفری یعنی ئەو کاتە کفری کە بۆتە قەزا کە ئەڵێن 1953 یعنی فەرمانی قەزا دەرچووە پێشتر و ویلایەتش بۆ کفری بەسم لە چیوە دێ پارچەکانی تری با بڵێن ئەم لە هەرکوێ بێت هەر خۆی کات خۆی هەمووی عید کفری بووە بەڵام ئێستا کە ئیداری گەرمیان کە ناوەندەکەی قەزای کەلارە ئەوان مۆزەخانەیەکیان هەیە لە قەڵای شێروانە و نزیک قەڵای شێروانە بە تایبەتە بە هەموو گەرمیانەوە ئێمەش کە شاری کفری بەڕاستی لەبەر مێژووەکەی کە شارێکی دێرینە لە هەموو ناوچەکانی گەرمیان ڕەنگە لە هەموو دیهاتەکانش کە ئێوە سەردانی بکەن ئەبینن ئەو پارچە مێژویانەی تایە ینی هەر خۆی ئۆتۆماتیکیان بۆتە ناوەندێکی مێژووی بۆ گشت گەرمیان بەڵێ شوێنەواری بەڵێ کاک ساهر پێشتر باسمان لە شوێنەوارە مێژوویەکان کرد و بەڵام بەشێک لە شوێنەوارەکان بەرەو لە ناوچوون ئەچن بەرەو دارمانە چون هەر کاتێکە کە وەرزگۆڕی نەبێ زیاتر ئەم شوێنەوارانە لە ناوەچن ئێوە هیچ پرۆژێکتان هەیە بۆی کە ئەم شوێنەوارانە لە ناو نەچن و بیان هێڵنەوە بە شێوەیەکی باشتر بۆی کە ئەو گەشتیارانەی کە باسە لێوە کرد لە عێراقی شوێنەوەیان لە خوار و عێراقەوەیان یعنی لە تەواوی جیهانەوە بێت نەک تەنها ئەوێ وە لە تەواوی جیهانە بە شوێنێکی مێژووی زۆر زۆر گەورە بناسرێت و بەردەوام لە تەواوی جیهانەوە بێنە ناو قەزای کفریەوە بۆی کە زیاتر ئەم شوێنەوارە مێژوویە جوانانە ببین و بمێنێتەوە بۆ هەمیشە بەڕاستی بالفعل وایە ئێمە هەندێک شوێنمان هەیە شوێنێکی جێگەی گرنگ بن جێگەیەکی شوێنەواری گرنگ وەکو با بڵێن کۆشکەکەی مەجید پاشا وەکو قشڵەی کۆن بەڕاستی بەداخەوە ئەمانە لە ناوچوون سەبەبەکەیش ئەوەیە کە حکوومەتی هەرێم خۆتانەزان لە 2014 لە قەیرانێکی دارایی بوو تا ئێستاش 2014 عفو
ئەمە وای لێ کردە کە زیاتر گرنگی بدرێت بە سێکتەرەکانی ژیان لە بوارەکانتر لە پرۆژەکانتر. بەڵام کە وەکو پلانێک بۆ شاری کفری بیرمان لێ کردێتەوە کە ناسنامەی ئەم شارە ئەو شوێنە مێژویانە و شوێنەواریەکانە کە لە شاری کفری هەن گرنگێکی پێ بدرێ، یعنی با ئێمە بەس با بڵێن پرۆژەکان لە سێکتەری قیرتاوکردن و سەبکردن و تەقلیدیەکان نەبێ، لەبەرەوە شوێنەواریەکانش گرنگە، لەبەرەوە ئەبێتە هۆی ئەوە کە ناسنامەی ئەم شارە ئەوێتە شوێنێکی گەشتیاری خەڵک سەردانی بکە، حرەکەیەکی اقتصادی دروست بکە. ئەم هەنگاوە کە ئەگەر حکوومەتیش مەسەلەن کە نەیتوانی هاوکار بێت لەو بوارە، دەستی ڕاخراوەکانمان ڕاکێشەوە، مەسەن ڕێکخراوی CDO بەسپاسەوە لە سلێمانیوە مەسەلەن کە سەردانیان کردین و ئێستا حەمام گەرماوی پاشا خەریکە تاوە بێ و نۆژە نەکرێتەوە لەسەر بودجەی ئەوان. ئەمساڵ کە پلانمانش هەیە بە یەکەوە خانەکەی داود زەریفە کە خانوویەکی کۆنی جووەکانە لە کفری، ئەوەشە کە ئەسەلمێنێ کفری شارێکی پێکۆژیان بووە، ینی کفری جوڵیا بووە، ئێستا تورکمان عرب بە یەک ئۆژێن. ئەمە بەڵێ کاک سایر، کفری ناوەندێکی استراتیژی و گرنگە. تا چەند بیرتانیا خۆت پلانتان هەیە بۆ ئەوەی وەبەرهێنەری زیاتر لە داهاتوودا ڕوو لە شاری کفری بکەن بۆی وەبەرهێنانی زیاتر لە قەزای کفری ئەنجام بدرێت؟ جگەلەوە پرسیارێکی کەشم هەیە هەر ڕەبتێکەمەوە بۆەوە دروستکردنی کارگەی هەشتی سوور لە کفری هەوڵەکان لەو بارەوە بەکوێ گەشتووە؟ بەڕاستی ئێستا ئێمە تقریبا ئەم ساڵ 2025 بەڕاستی وەبەرهێنێ نسبەیەکی وەبەرهێن باش سەردانی شاری کفریان کردە، هەمووی نووسراوە بۆ کراوە و معاملاتیان کردە بۆ سێکتەرە جیاوازەکان لە خانوبەرە بێ، لە بواری تیجاری بێ، لە دروستکردنی قوتابخانەی ئەهلی بێ. وە خۆشبەختانە کە من لە شاشەی ئێوە باسیەکەم، ئێمە پرۆژەیەکمان هەبوو پێیانەوت پرۆژەی 1000 خانووەکە، ئێستا مقاولەکەت کە دەستی پێکردە دووبارە ئیشی تیاکە، دوای چەند ساڵێک وەستان لەبەر قەیرانی دارایی و کێشەی مالی ئەوەیش وای کردبوو کە وەبەرهێنەکان کەمێک حەزەرێکیان هەبێ بێت لە کفری ئیشکەن. بەڵام ئێستا ئەو پرۆژە گەورەیە کە 1000 خانووە کە دەستیان کردێتە ئیشکردن و طبعاً ئەمانش کە دەستیان کردێتە ئەو پرۆژە دیراسەی جەدوای خۆیان کردووە لە بازار بینیانە کە لە کفریە لە شاری کفریە ئێستا خانوو بکرێ بە دەگمەن دەسەکەوێ. ئەمە شەوای لێ کردە کە مقاولەکان کە وەبەرهێنەکان ڕووکەن لە شاری کفری و دەست بکەنە پرۆژە و لە هەموو بوارەکانە با بڵین. بە هەر حاڵ یعنی ئێمە کۆمپانیا خشتە ئەوەی با بڵێن کارگەی خشتە سوورەکەش هەموو موافقاتێکی تاو کردە، بەڵام لەبەر خۆیان کە ساغبوونی بەربوومەکەیان یان ساغبوونی ئەو خشتە کە لەو کۆمپانیا ئینتاجەکرێ بەرەو خوار و عێراق، طبعا هەندێک موافقات عێراقی گەرەکە. تەسەورەکەم لە وزارەتی پلاندانانی عێراق و لە هەندێک دەوائری ئەنجومەنی وەزیرانی عێراق کەمێک کارەکانیان وەستاوە یان تاخیر بووە لەسەر خەتین لەسەر ئاگامان لیانە کە بە زووترین کات ئەو کارانە تاوە ببێت و بێن دەست بەکار بن لە جێکێن. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەستەی وەبەرهێنان وەکو ئیدارە هیچ کێشەیەکی نییە و پرۆژە و کۆتایی پێهاتە، هەندێک موافقات هەندێک ڕەزامەندی هەندێک جیهاتی عێراقی گەرەکە ئەو پرۆژە لەبەرۆ پرۆژەیەکی گەورەیە. ئەو خشتە سوورە ڕەنگە بەرەو خوار و عێراق بڕوە لەبەرەوە موافقی ئەو لایشی گەرەکە. ساهر عالی قایمقامی قەزای کفری زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوان بووی. سەرکەوتوو بن.